یەکی ئایار یەکی پێنجی هەموو ساڵێک بەرزڕایگیرێ لە بەرەوەی ساڵڕۆژی گیانی کرێکارانە لە گیان و لە کوردستانە. دیارە ئەم ڕۆژە لە ساڵی 1986 دەستنیشان کراوە، بەڵام هەموو ساڵێک ساڵانە چەندین چالاکی و مەراسیم و بەڵێبوونەوەی تایبەت بۆ ئەم ڕۆژە تەرخانەکرد لە بەرەوەی چینی کرێکارانێکێکن لەو چینەی کە بەردەوام خزمەتێکی بەرچاویان هەیە لە سەرجەم بوارەکانە، لە بواری تەندروستی، لە بواری ژینگەیی، لە بواری بەڵێن خاوەنکاریە کە توانیویانە جێگە دەستی خۆیان بسەلمێنن و توانیوانە بەڵێن هەرێمی کوردستان یان شوێنانی کە توانیانە خزمەتی بەرچاوی کاپان ئەمە بێگومان بە هەڵبووماندەبوونی سەرجەم کرێکارانی کوردستانە. دیارە من چەند میوانێک ئەمڕۆ لەگەڵ مایە بۆ ئەم مەراسیمە پێشەوەی میوانەکان وەرگرم ئەوەی کە لە پشتماڵی بینن ئەمڕۆ لە باخچەی کرێکاران مەراسیمێکی زۆر تایبەت بەڕێوەچێت. دیارە لەو مەراسیمەیە کۆمەڵێک وتار و بەڵێن وتاری تایبەت لەلایەن سەرۆکی سەندیکای لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانەوە بەڕێوە دەچێت. دوجار چەندین خەڵاتی ڕێزبێنان بەسەر ئەو کرێکارانەیەدا بەشەکرێت کە ساڵانێکی زۆرە خزمەتیان کردووە. بەپی تەمەنەکان بێت ئەوان کە تەمەنێکی زۆریان هەبێت ئەوانەشی کە گەنجەکان بێت خەڵاتی ڕێزبێنانیان پێ ئەبەخشێت. من پێش ئەوەی بچمە لای سەرپەرشتیاری ئەم مەراسیمە کە ئێستا وتی تایبەتی هەیە وتاری خۆی هەیە، ئەچمە لای چەند میوانێکی تر کە بەڕێزیان بەڵێن کرێکارن بەڵام لە چەند بوارێکی جیاواز ئەتوانیانە خزمەت بکەن. ئەگەر چۆن لای ئەمامەگیان بێتە لای من فەرموو سڵاو لێ بێت و بانیت ئەم ڕۆژت لێ پیرۆزەکەم پەیامی تۆ چییە لە ڕۆژی یەکی ئایرە کە بە ڕۆژی خۆتان ناسراوە ڕۆژی کرێکاران؟ بەڵێ من پیرۆزبایی لە هەموو کرێکارانی کوردستانەکەم وای وادارم حکوومەتی هەرێم ئاگایی لە چینی کرێکار بێ. چینی کرێکار یعنی ناوی خۆی بەخۆی چینێکی فەقیر و هەژار. ئێمە لە کۆمپانیایی شەکەین خزمەتی شارەکانەکەین ڕۆژی بە 11,000 یان کێ بە 11,000 ئەژی. حکوومەتی هەرێم لە پەرلەمان باز لە هەموو یاسا و ڕێساکان کە تایبەت بە خۆیانە ئەیکەن و خەنە بەرناوی جێبەجێکردنەوە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان باز لە چینی کرێکار ناکەن کە ڕۆژی بە 11,000 ئیشەکە کرێچیە ساحیبی عیلەیە داماوە نەبووە لە سەعات 5 بەیانی و هەتا سەعات 2 ئێوارە گسکەیە هیلاکە مانووە بە سەرمە و بە گەرمە. بەڕێستان ئێوە لە شوێنە گشتیەکانە یاخود ئەتوانن ئەو خزمەتی کە ئەیکەن لە ماوەی چەنەوە ئێوە توانیتانەوە وەکو چینێکی کرێکار خزمەتێکی بەرچاوکەن لە تەواوی شەقامەکانی کوردستانە. ئێوە لە نێو شەقامەکانی کوردستانە کارەکەن لە نێو شەقامەکانی کوردستانە کارەکەن؟ بەڵێ لە ناو شەقامەکانی کوردستانە کارەکەین. لە دەرەوەی شەقامەکان هەر خۆڵ و خاشاک و پیسیەک هەبێ ئێمە هەڵێگرینەوە و دەبێن لە شوێنی دوور لە ناوێ بن. تا چەندە گرنگە پەیامت هەبێ بۆ ئەو هەوڵاتیانی کە بۆ نمونە لە نێو شەقامەکانی کوردستانە کە بتوانن پاک و خاوێنی و ئەرک و ماندووبوونەکانی ئێوە لە بەرچاو بگرن؟ بەڵێ داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم هەموو ماڵەکان حاویان هەیە. ئەو زبڵەی کەوزیا باشە ڕۆی کە ئەمێنێتەوە بیکەنە حاویەکانەوە، بیکەنە عەلاقەی گەورە و دەرکی بەستن و داینن. هاوڵاتیان زۆر ناڵم زۆر هەمویان زۆر بیان ئەچن پیس خۆڵ و خاشاکەکە لە قەراغی جادەکان دائەنێن. داوایان لێ ئەەکەم لەو ئیشە نابەجێ بە دوور بوون. لە قەراغی جادەکان نان و برنج و هەرچی شدێ لە قەراغی جادەکان فڕێ ئەیەن. هەمووی سەنەکەی خۆڵی هەیە عەلاقەی خۆڵی هەیە بیکاتەنە عەلەوە تا کرێکارەکان بەیانیان زوو هەڵی گرنەوە بیبەن لە ناوی بن. زۆر سپاس دەکەم دووبارە ئەم ڕۆژەت لێ پیرۆز دەکەم. زۆر سپاس بۆ ئەرک و ماندووبوونەکانت. فەرموو بچێ خۆشەویستان وەکو ئەم ڕێزە ئاماژەی وەکو حەفەر لەم کرێکارانە لە شاری سلێمانی با بڵێن خزمەتێکی بەرچاو بکات لە شەقامەکانی لە 4 مانگی ساڵی 2020 بێوچان ئەوان جانی لەدەستداوە درەنگان لە سنووری شاری سلێمانی لە بەیانی و تاوکو درەنگانێک ئەتوانن با بڵێن بەردەوام خزمەتەکانیان بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ ژینگەی خۆیان
ئەبینین ئەوان بەردەوام توانیویانە پاکوخایەنی شارەکە ڕابگرن بەڵام خۆشبەختانە هەندێک لە هەوڵاتیان توانیویانە مادووبوونەی کرێکاران چینی کرێکاران لەبەر چاوگرن بەڵام بەداخەوە هەندێک لە هەوڵاتیان هەیە ڕەنگە نەتوانن با بڵێن ئەو پاکوخایەنی کە کرێکار بەتەواتی ئەو شوێنە پاک ئەکاتەوە ئەوان لە دوای ئەوان ڕەنگە جێگاکە پیسکەنەوە یاخود خۆ خەشاکێکی زۆر لە شوێنەکان ئەبینێت هیوەخوازین هەوڵاتیان ئەرک و مادووبوونەکان جارێکی تر مافەکانی کرێکار لەبەر چاوگرن لەبەری ئەرکێکی زۆر قورسان لە ئەستۆیە جابن ئێستا پرسێکی تر وەرئەگرم ئەو کەسانم باسم کرد ئەو توێژی کرێکار لێرەیە توێژی تەندروستیمان لەگەڵای ژینگەمان لەگەڵای خاوەنکار خاوەن ئارێژگاکانمان لەگەڵای زۆر یەکێکی تر لەو کەسانی کەسێکی بەرچاو ئەو کەسانە ئەو کرێکارانن کە لە نێو نەخۆشخانەکانە کار ئەکەن و ئەتوانن خۆش و سەرجەم نەخۆشخانەکان بۆ ماوەیەکی زۆر ئەو نەخۆشە لە نێو نەخۆشخانە ئەمێنێتەوە ئەگەر هاتووە کەس نەبێت ئەو زۆربەی زۆری ئەم کرێکارانە ئەو شوێنە پاک کاتەوە ڕەنگە ئەو جێگەی ناو نەخۆشخانەکان بە شێوازێکی زۆر باش بە پاکی ڕانەگیرێت بۆیە ئێستا خاتوونێکم لەگەڵایە ئەگەر بێتە لای من فەرمۆ قامێتی سلیمانی فەرمۆ بێتە لای من سڵاو لێ بێتم کاتت باش سەرەتا پەیامی تۆ چییە بۆ ئەم ڕۆژە من سەرەتا پیرۆزباییتان لێ یەکەم پێم خۆشە پەیامی خۆشتان بۆ ئێمە بۆ هەوڵاتانی خۆشەویست بۆ بینەرانی ڕۆژێکی نوێ بخەیتە ڕوو کە ئێوە ئەتانەوێ چی لە هەوڵاتیان داوا بکەن چی لە کۆمەڵگەکەتان داوا بکەن کە ئەرک و مادووبوونەکانی ئێوە بە هەند وەربگرن ئەەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن هەموو چینەکانی کۆمەلگا فەرمانبەرەکان سودمەندن لە پێشینەی خانوبەرە و زەواج کرێکارانیش وەک هەموو چینەکانی تر سودمەند بن بەڕاستی کرێکاران چینێکی چاوساوی کوردستان و جیهانن زۆربەی کرێکاران ڕوبەرووی زۆر بێڕێزی ئەبنەوە کرێکاران چینێکی زۆر ماندووی کۆمەڵگان من داواکەم لە هەرێمی کوردستان هەنە کرێکار هەیە لە کاتی ئیشەکانیان تووشی ڕووداوە بێ ئەو کرێکارێکە تووشی ڕووداوە بێ ناتوانێت کارەکەی بەردەوام بێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیمەی خانەنشینی بۆ دابینێت بۆ هەموو چینەکانی کۆمەڵگا بیمەی خانەنشینیان هەیە بەڵام کرێکاران چەند زەحمەت کێشن بیمەی خانەنشینیان نێوە من داوا لە هاوڵاتیانەکەم ڕێزی کرێکار بگرێ بە چاوێک سووک سەیری کرێکار نەکا بەڕاستی کرێکاران لە سەر شەقامەکان بن لە نەخۆشخانەکان بن هەنێ جار تووشی تەنگەژە و تەنگ و شەڵەمە ئەبنەوە وە کرێکاران کاتێکی زۆر ئیشەکەن بە موچەیەکی کەم ڕاستە لە کاتی خۆیانەوە موچەوەرەگری بەڵام کاتێکی زۆر ئەفمکە بابەس لەوە بکەین کە ئێوە پەیامتان چێ بۆ هاوڵاتیان کە بۆ نمونە ئێوە لە نەخۆشخانەکانە لە دەوامتان هەیە ڕۆژانە پەیامتان چییە بۆ ئەو کەسانی کێنە نێو نەخۆشخانەکان کە ڕەنگە زۆر کات ئەو جێگەی بە پاکخاوێنی ڕانەگرن ئێوە ڕەنگە کار و چالاکیێکی زۆرتان لەسەر شان بێت ئەرک و ماندووبوونێکی زۆر بە هێز و بازی خۆتان ئەتوانن ئەو ئەرکە بگرنە ئەستۆ وتی ئێوە چیە لەسەر ئەو بابەتە بۆ هاوڵاتیان و هاوڵی نەخۆشەیە بە ئەو شوێنەی کە لێن ئەو وەک ماڵی خۆی وایە تۆ ماوەیەکی زۆر یان ئەگەمودەی کەمیش بێنە نەخۆشخانە بمێنیتەوە پێویستە ئەو شوێنەی خۆی پاکراگرێ ئەو کەسی کە دوای تۆ پاکیەکاتەوە ئەویش مرۆڤێکە وەک تۆ ڕێزی بگرا شوێنەکەت پاکراگرە بۆ ئەوەی کەسی دوای تۆ کە نەخۆشە تووشی تەنها ڤایرۆسی میکرۆب نەبێ زۆر زۆر سپاس بۆ وتەکانت زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان ئێستا ئەبینین کە هاوڵاتیان یاخود ئەم توێژەی کرێکاران کە باز لەوە ئەکەن کە هەمیشە و بەردەوام پێویستە ئێمە پابند بین بە لایەنی پاکوخایەنی و شوێنی کەتیاین کەچینی کرێکار لێرە ئەتوانێت خزمەتێکی بەرچاو بکات بە سەرجەم بوارەکانی ژیان کە هاوڵاتیان خۆیان دوجار سوودمەند بن لەو جێگەی کە ئەتوانن شوێنێکی پاکوخاوێنیان هەبێت ئێستا من کەسێکی ترم لەگەڵایە خاوەنکارێکە وەکو با بڵین ئەویش وەکو چینی کرێکار وەکو چینی خاوەنکار ناوزەندی ئەەکەم خاتونگیان لەگەر بیتە لای من ئەم توانێتی چەندین کاری دەستیە بێت ڕەنگە لە ماڵی شەوە کارکار بەڵام توانێتی جێگە دەستی دیار بێت لە کارەکانیە سڵاو لێ بێت خاتون ئەم کاتت باش سڵاو لێوەش بەخێر بن زۆر سپاس بۆ تۆ یەکێک لەو کەسانە یەخود یەکێک لەو توێژانی تر با بڵین ژنانی کرێکارە لێرە ئەبینین ئێوە چەندین کارتان هەیە کە ڕەنگە من ئێستا ناتوانم وێنەکان بگوازینەوە بەڵام باسم بۆ بکە چۆن ئەتوانن برەو بن بە کارەکانتان وەکو ژنانی کرێکار
سەرەتا ڕۆژی ئەم ڕۆژە لە هەموو کرێکاران و مادوونە ناس پیرۆزەکەم و هیوادارم هەتاوکو بتوانین یارمەتی دەریان بین و ساڵانە ئەم ڕۆژان یاد بکەینەوە و یارمەتی دەریان بین. ئێمە وەکو سەندیکای کرێکاران بەشی ڕستن و چنین لێرە بەکاری دەستی بەشداریمان کردووە کە چەند خانمێکین و سپاسی سەندیکاکەین کە ئەم لەم بۆنانە ئێمە بەشداری پێکا تاوەکو بتوانین بەردەوام بین لە کارەکانمان و برەو بە خۆمان بین و شتەکانمان پیشانی خەڵکی بین. تا چەندە گرنگە ژنانی کرێکار ئێوە بتوانن مافی تایبەت بە خۆتان ئەو مافی کە هەتانە وەکو خاوەن کارۆرێنی هەریکار زۆر بە کورتی وەڵامم بیتەوە لەبەرەوەی سەرۆکی سەندیکام لەگەڵایە مافەکانی ئێوە تا چەندە دەستەبەر کراوە لە ڕووی ئەوەی کە ئەتوانن شوێنێکی کاتان بۆ دەسەبەر بەڕاستی مافەکانمان کەمتر لە چاو چین و پێش و بەشەکانی ترا کەمتر دەستەبەرکراوە داواکارین لیان کە بتوانن زیاتر کات بکەن بۆ بەدەستێنانی مافەکانمان. زۆر سپاس بۆ وتەکانت دەسەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان ئەوەی کە باسم کرد چەند میوانێک لەگەڵمانە بوون وەکو لە چەند توێژێکە لە باری تەندروستی و ژینگەی و چەندین خاوەنکاری تر. ئێستا سەرۆکی سەندیکای لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانم لەگەڵایە بەڕێزان کاک چالاک ڕەئوفە. کاک چالاک بیتە لای من. سڵاو لێ بێتۆم کاتت باش سپاس بۆش زۆر سپاس زۆر سەرقاڵ و ماندوو بووی نەمتوانی لە یەکەم لێ جوانە بەڕێستان پەیامتان لێ وەرگرم بەس لەوە بکەین ئەم مەراسیمی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت لە ڕۆژی یەکی پێنجاییەکی ئایارە مەراسیمەکە زیاتر باس لە چیە کات و ئامانجان چیە لەم پرۆژە لەم مەراسیمەیە ئامانجمانەوەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و جونگە پەیوەندیدارەکان بە خەبات و ژیانی کرێکارانەوە لەم مەراسیمەیە بێنە دانخوایان بێنە سەر شەقام لە نزیکەوەی دەشتەکانیان لە کرێکاران وەرگرن و پەیامانەوەیە کرێکارانی ژینگە پارێز کرێکاری پاکەرەوەی خستخانەکان خەڵات بکەین پاداش بکەین بۆ ئەوەی هەست بەبوونی خۆیان بکەن چکە ئەوان بنەما و کۆڵەکەی ئەساسی کۆمەلگا مشتمان. پێمەوەی کۆمەڵی خەڵاتی ڕێزلێنان هەیە بەسەر چینی کرێکارانە دابەشەکەی ئەمڕۆ بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و چەندین کەسایەتی حیزبی حکومی لێرە ئامادە بوون. زۆر بە کورتی لەم ڕۆژەیە تا چەندە گرنگە حاڵاتیان ئەرکی حکومەت ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان زیاتر چینی کرێکار و ئەرک و ماندووبوونیان بەهەندوەر بوون. ئێمە مەراسیمانە بۆیە کە ئینەمانەیە بە لایەنە پەیوەندیدارەکانی بڵین کە هەموو ڕۆژێ ڕوویەکی ئارە بۆ کرێکاران تەنیایەکی مانگێکی ئار نییە. بۆیە ئەو کرێکارانی کە ئەساسین ئەمڕۆ لە شاری سلێمانی وەکو پاکەرەوەی خستخانەکان وەکو پاکەرەوەی سەر شەقامەکان وەکو پاکەرەوەی خستخانەکان کە هەمومان ئەزانین بەیانیان هەر کەسێکمان لە ماڵی نەدەرەوەگەر بەروبەردارگاکەمان پاک نەبێ گوزەران و ژیانی و خەڵکە لەو کۆڵانە چی لێ بۆ ئێمە ڕێزمان لەو کرێکارانە ناوە بۆیە حکومەت لەگەڵ ئێمە بێتە سەرخەت ژیانیان باشکە گوزەرانیان باشکە. دەستەکانە خۆش بێت کاک چالاکیان سپاس بۆ وتەکانت ماندوومان کردی دەستەکانە خۆش زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ کاک چالاک ڕەئوف بەڕێزیان وەکو سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستان کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستە و خۆ لە نێو ئەم مەراسیمە تایبەتە لەگەڵمانە بوو. بەڵێ لانا سەرکۆ ئەم مەراسیمی کە ئەمڕۆ بەڕێوە چوو ئەبینین ئەگەر هاوکارمێنەکان بگوازێتەوە بە ئامادەبوونی چەندین کەسایەتی حیزبی حکومی لێرە ئامادە بوون توانیویانە بەشداری بکەن لەم مەراسیمە تایبەتە کە یەکی ئار بە ڕۆژی ساڵ ڕۆژی کرێکارانی کوردستان و گیان دەستنیشان کراوە. بەرز و پیرۆز بێ ئەم ڕۆژە ئومێ دەکەین جارێکی تر ڕۆژی کرێکاران هەر یەک ڕۆژ دەستنیشانەکرێ بەڵکو ئەوان لە تای ڕۆژەکانە تایبەتە بە ڕۆژی کرێکاران و دەستەکانی خۆشبێت سپاس بۆ تۆ تەرسا بەهەند وەربگرین بەخۆم و بە سەرجەم و کەسانەشەوە کە با بڵێن توانیوانە کرێکاران خزمەتی بەرچاوکەن.